لە دهۆک جادوگەرێک دەستگیر کرا و جوتیارانی قەراج و کەندێناواش گرت بوونەوە. سڵاوتان لەبێت، چاوانم و هەواڵەکانتان پێشکەشەکەم. پۆلیسی دهۆک تۆمەتبارێکی دەستگیر کرد کە نوشتە و جادووی بۆ خەڵک کردو و 2 ساڵ پێشتریش بە هەمان تۆمەت لەلایەن پۆلیسەوە دەستگیر کرابوو. پۆلیسی دهۆک گرتە ڤیدیۆیەکی دەستگیرکردنی تۆمەتبارێکی بڵاو کردوتەوە کە تیایدا هێمن سلێمان وتەبێژی پۆلیس قسەی لەبارەوە دەکات. دەردەکەوێت لەلایەن پۆلیسەوە تۆمەتبارێک دەستگیر کراوە کە کاری نیشتە و جادو و فێڵکردن بۆ لە خەڵک. هێمن سلێمان لەبارەی ئەو تۆمەتبارەوە دەڵێت 2 ساڵ لەمەوبەر بە هەمان تۆمەت لەلایەن پۆلیسەوە دەستگیر کرابوو، بەڵام گەڕاوەتەوە سەر کارەکەی نوشتە و فێڵکردن و جادوکردنە. ئێستا تۆمەتبار بە مادەی 240 لە یاسای سزادانی عێراقی ڕاگیراوە. 400 بار هەڵگری پڕ لە گەنم کە هیچ جوتیارانی دەشتی قەراج و کەندێناوان لەسەردا وەستاون و بۆ ئەوەی سایلۆی مەخمور لێیان وەربگرێت، بەڵام وەک خۆیان دەڵێن لێیان وەرناگیرێت. ئەمڕۆ بەشێک لەو جوتیارانە لە هەولێرگر بوونەوە. دوو لە جوتیارەکان قسەیان بۆ 964 کرد و دەڵێن زیاتر لە 50 ڕۆژە 400 بار هەڵگرمان لەسەردا وەستاوە، بەڵام نە لێمان وەردەگرن و نەگوێمان لێدەگرن. گەنمەکانمان لە 21 پێنجی 2024ەوە بارکراون، بەڵام تا ئێستا سایلۆی مەخمور لێی وەرنەگرتوین. میقداد عەبدوڕەحمان یەکێک لە جوتیارەکانە و بە 964 وت ئەگەر لێمان وەرنەگرن زیانێکی زۆر دەکەین و دەبێت تۆنی بە 350,000 دینار بفرۆشین. خوێندکارانی پۆلی 12 ناوچەک سەرزەکانی هەرێمی کوردستان بێبەش نەبوون لە ئەنجامداین تاقیکردنەوەکان، بەڵام ئەنجامەکانیان باش نەبوو. لە کۆی 34 خوێندکار تەنها 5 خوێندکار دەرچوون و 29 خوێندکاریان کەوتونەتە خولی دووەم. لە دهۆک لە کۆی 2 خوێندکاری وێژەی هیچ کام لە خوێندکارەکان دەرنەچوون. بەڕێوەبەراتی چاکسازیەکانی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان ئەمڕۆ لە بڵاوکراوەیەکدا ڕایگەیاند لە هەر سێ چاکسازیەکانی سلێمانی و هەولێر و دهۆک 34 خوێندکار لە ئاستی زانستی و وێژەی بەشداری تاقیکردنەوەکانیان کردووە. زۆرترینی ئەو خوێندکارانی بەشداری تاقیکردنەوەی پۆلی 12 ئامادەیان کردووە لە هەولێر بوون کە ژمارەیان 20 خوێندکار بووە و تەنیا 2 خوێندکاریان دەرچوون. نرخی زێر ئاهێکی بەبەرداهاتەوە تۆزێک دابەزی. ئەمەش موژدەیەکە بۆ ئەوانەی بەنیازی ژنهێنان یان زێرکڕینن دەست و بردێ بکەن نە کادیسان بەرز ببێتەوە. ئەمڕۆ شەممە نرخی یەک ئونسە زێر بۆ 2400 دلار دابەزی، لە کاتێکدا دوێنێ یەک ئونسە زێر بە 2447 دلار بووە. ڕۆژی پێشتر تا 2483 دلار بەرز ببووە. زێرەبان خۆشەوی زێڕەنگرە و لە بازاڕی زێڕەنگرانی هەولێر قسەی بۆ 964 کردو و دەڵێت زێر لە 2 ڕۆژی ڕابردوودا زۆر دابەزیوە. یەک ئونسە زێر لە ڕۆژی پێنجشەممە گەیشت بوو بە 2483 دلار، بەڵام ئەمڕۆ بە 2440 دلارە. نرخی زێر بۆ ئەمڕۆ بەم شێوەیە بوو. یەک مسقاڵی زێری عیار 21 لە 504 بۆ 510,000 دینارە. یەک مسقال زێری عیارە 18 لە 432 بۆ 435,000 دینارە. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.